ئێمە ئێستا لە ماڵی کاک سۆران عومەرین دیارە لە دوای هەڵگرتنی پارێزبەندی لەسەری ئەو تا ئێستاش هەر بەردەوامە لە بەدواداچوون وە ئەو کەیسانەی کە لە بەدەستیاتی ئێستا ئەو سەرقاڵی ئەو کەیسانەیە کە لە ماوەی ڕابردووە لە ماوەی 120 ڕۆژی کاری پەرلەمانتاری خۆی لە پەرلەمانی کوردستان ئەو دۆسیانەی کە هەی بۆ ئاراستەی پەرلەمانی کردووەوە حکوومەتی کردووە لە بەر دەستیاتی و هەروەها ئەو پرسیارانەی کە لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمان هەی بووە ئێستا ئەو دۆسیانی کە لە بەدەستیاتی شیکنۆی بۆ دەکات و هەروەها لەگەڵەوەشدا باز لەوە دەکات کە ئەو بەردەوام دەبێت ڕاستە پارێزبەندی لەسەری هەڵگیراوە بەڵام ئەو کاری خۆی هەر دەکات و بەداداچوون دەکات بە ئەو دۆسیانی کە لە بەدەستیاتی ئێستا بنمونە ئەم دۆسیانی کە لە لای منە ینی بەڕاستی نازانم ژمارەکەی چەنە ئەوەنە زۆرن هەموو ئەو نووسراوە ئەو دۆسیانەیە کە ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی کردووە جێگری سەرۆکی پەرلەمان واژۆی لەسەر کردووە زۆرن سەرقاڵی پێداچوونەوەیە بەم دۆسیانەی کە حکومەتی هەرێمی پێ هەراسان بووە لە نێو ئەم دۆسیانەدا دانیشتووە کە لە ماوەی 120 ڕۆژی پەرلەمانتاری بە دواداچوونی بۆ کردووە کە ژمارەیان 230 دۆسیەیە. نزیک بە زیاتر لە 230 دۆسیە لە ڕێگەی پرسیار و بە دواداچوون و یاداشت و ئاراستەی لیژنەکانی پەرلەمان و حکوومەتم کردووە. پەرلەمانتار هەیە یەک پرسیار و یەک یاداشت و حکوومەت نەبووە. خۆ دیارە ئەگەر 200 پرسیار 108 پەرلەمانتار کردبێتی 132 من بووی بێ یعنی 107 پەرلەمانتار لە 200ەکە 132 لێ دەرکە 68 یعنی 68 پرسیاریان کردو بە 107 پەرلەمانتار 68 پرسیاریان کردو من بە تەنیا 132 پرسیارم لە حکوومەت کردو کە ئەمە پرسیارەکان هەریەکە دۆسیەکە پرسیارەوە نییە بڵێ ناوە چییە پرسیارەوەیە کە دۆسیەک دەرەهێنیت کە زۆر جار حکوومەت شاردوێتیەوە یاخود نایەوە ئاشکرا بێت. بەشی زۆری ئەم دۆسیانە دۆسیەی گەندەڵین لە مەلەفی نەوتەوە بگرا تا کێشە و گرفتی هاوڵاتیان دەستبەرداریان نەبووە تا وەڵامی زۆربەیانی وەرگرتوتەوە. ئەمە هەر هەموو دۆسیەیە و لە ڕێگەی پرسیارەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران و هەموو وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەتی فەرێم کراوە و بەشی زۆری ئەمانە هەموو ئەو دۆسیانن کە بەشێکیان دۆسی گەندەڵیە دۆسی مافخواردنی خەڵکە پرۆژەیە لەوە بەرهێنانەوە بۆ هەموو سێکتەرەکانی تر زۆر بۆ من لە ماوەی 4 مانگا توانیمە 230 دۆسیە لەگەڵ حکوومەتە بکەم بە دۆکۆمنت و ئیشیان لەسەر بکەم بۆ ئیشەکانم ئیشی میهەنی پەرلەمانیم کردووە و ڕەنگە ئەوان حکوومەت زۆر نیگەران بووبێ زۆر هەراسان بووبێ لەوەی کە ئەم هەموو دۆسیە چییە ئەمەی ئەیبینی وەڵامی یەک پرسیاری منەکە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران داوێتیەوە بۆ نمونە دۆسیەی تایە ئەمەتە ئەمەی دەیبینی ئەمە یەک دۆسیەیە کە ئاراستی حکوومەتم کردووە وەڵامەکەی داواتێتەوە دۆسیەی تایە بۆ نمونە ئەمە وەزیری شارەوانی لەسەر هەموو مڵکەکانی شارەوانی لەسەر ئەوانەی موساتەحانەوانی بەکرێن ئەمە جوابەکەی ئەوەندە زۆرە بە سیدیە کاتوێتەوە من کاری پەرلەمانی خۆمم کردووە مزایدەشم نەکردووە یهانی کەسیش خۆم نەکردووە بە حکوومەتم وتووە خەلەلە ئەمە بێ چاکرێ ئەمە بێ وای لێ بکرێ ڕەنگە وەزارەتی سامانە سروشتیەکان کەمترین جوابی لەم کاری نادابێتەوە بەڵام من لێ نەگەڕاوم پرسیارش ئاراستە کردوون زۆرترین پرسیارم ئاراستە کردووە ئەوە لەسەر قەزی نەوت و داهاتی نەوت و پارەی نەوت و هەموو ئەوەی کە هەیە هیچ سێکتەرێک نەماوە لە ماوەی ئەم 4 مانگی کاری پەرلەمانی کە خولی گرێدانی یاسایی دەستی کردووە لە یەکی نۆتایەکی یەکی 2020 کەم دۆسیە هەیە دەستم بۆی نەبردبێ زەویان چی لێ کردووە. سۆران عومەر دەڵێت ئەو بەدەنگی هەزاران هاوڵاتی چۆتە پەرلەمان بۆیە نە لە ئێستا و نە لە داهاتوش چاوپۆشی لە هیچ دۆسیە و مەلەفێکی گەندەڵی ناکات هەروەها سوورە لەسەر ئاشکراکردنی گەندەڵیەکان و بە دواداچوون بۆ گرفتی هاوڵاتیان.
بۆیە شانازی بەوە ئاکەم کە توانی بێتم وجدانی خۆم ئاسوود دەکەم هەرچی پێم کرابێت لە کاری پەرلەمانی لۆنەرایەتی خەڵک کردومە و هیچ شتێک نییە لەم دۆسیانی لە بەردەستمایە ئێمالم کردێ بێ و لێی گەڕابم و چاو پێشم لێ کردە لە نەوت کە چەند قوڵە لە ژێر زەوی بۆ سەر زەوی و بۆ پارە دزراوەکانی کە بردیانەتە دەرەوە بۆ هەموو ئەو گەندڵی نادابی کە هەیە لە هەر بوار و سێکتەر و وەزارەت و ئاستێکا بوو بێکارم لەسەر کردووە. ئەو پەرلەمانتارەی کۆمەڵی ئیسلامی دەڵێت هەڵگرتنی پارێزبەندی لەسەری لە کارەکانی نایوەستێنێت و قۆناغی دوای ئەوەش وەکو جاران درێژە پێدەری قۆناغی پێشووتری دەبێت بە باڵای گەندەڵیدا هەڵە شاخێ تا ئەو کاتەی ڕاستی بەسەر زوڵم و ستەمدا سەر دەکەوێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.